بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان خاوەن پێداویستە تایبەتەکان لە هەرێمی کوردستاندا لە بارودۆخێکی سەختدان ئەمڕۆژ لە شاری سلێمانی بۆی خراپی دۆخی ژیانیان گربنەوەیکی ناڕەزایەتیان ئەنجامدا بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی کۆچەرکەریم سەرۆکی لقی سلێمانی کۆمەڵی تالاسیمەی کوردستان هەروە لە هەولێرەوە هەمزە مەغدید بەڕێوەبەری ڕاگەیاندنی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە شاری سلێمانی شۆ عومەر جەبار سەرۆکی کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین لە سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. خاوەن پێداویستە تایبەتەکان لە هەرێمی کوردستاندا لە بارودۆخێکی سەختدا ژیان دەگوزارێنن. خاوەن پێداویستە تایبەتەکان کەمترین موچەیانەیە لە هەرێمی کوردستان پێش قەیرانی دارایی موچەی خاوەن پێداویستە تایبەتەکان لە نێوان 100 بۆ 150 هزار دینار بوو. بەڵام دوای سیستمی پاشەکەوت حکوومەت موچەکەی کەم کردنەوە بۆ ڕێژەی 60 تا 90 هزار دینار. بە جۆرێگەوانەی موچەی ماگانیان 150 هزار دینار بوو کەم کرایە بۆ 90 هزار دینار و ئەوانەشی موچەی ماگانیان 100 هزار بوو کەم کرایە بۆ 60 هزار دینار. بەرپرسانی حکوومەت لە سەرەتای قەیرانی دارایی ڕایانگەیان هەر فەرمانبەرێک موچەکەی لە 300 هزار کەمتر بێت دەستکاری موچەکەی نەکرێت. بەڵام دواتر دەستکاری موچەی خاوەن پێداویستە تایبەتیەکانیان کرد. لەلایەکترەوە لە ساڵی 2016 بۆی پێداچوونەوە بە لیستی موچەی خاوەن پێداویستە تایبەتەکان موچەکانیان دواکەوت بە جۆرێک لە ساڵی 2016 حکوومەت 5 موچەی دابەش کردوون. وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی ژاماژەی بۆ کردووە پشکنین و پێداچوونەوە بە لیستی خاوەن پێداویستە تایبەتەکان لە قۆناغی کۆتاییدا دوای تاوابوونیشی داوا دەکەن ئەنجومەنی وەزیران موچەکانیان بۆ زیاد بکەن. خاوەن پێداویستە تایبەتەکان هەژارترین چینی کۆمەڵگەی کوردین بەشێکی زۆریان ناتوانن هیچ کارێک بکەن بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان کەچی حکوومەتی هەرێم لە دوای قەیرانی داراییەوە موچەکەی کەم کردوونەتەوە و کەمترین موچەشی پێداون. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێربێن کاکۆچەر بەخێربێن ئەگەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باس لە دۆخی خاوەن پێداویستە تایبەتەکان بکەین لە هەرێمی کوردستان ئێستا دۆخی خاوەن پێداویستە تایبەتەکان چۆنە؟ بەڵێ سەرەتا سڵاو لە بەڕێستان و بینەرانی کەناڵی پەیامی ئازیز. دیارە خاوەن پێداویستی تایبەت وەگەزانن کە کەسێکە ناوەکەی خۆی بەخۆیەتی خاوەن پێداویستی تایبەتە بەردەوام پێداویستی زۆرتری هەیە لە کەسێکی ئاسایی لەگەڵ ڕێزماکەم قساکە مەڵم کەسێکی ئاسایی. خاوەن پێداویستی تایبەت ڕۆژ بە ڕۆژ گوزەران و ژیانیان قورستر دەبێت. وەک دەبینین لە ماوەی ئەم چەند ساڵەدا نەک ژیانیان چاکرا بەشک و بەڵکو ژیانیان زۆر بەرەو خراپتر ڕۆشت و خراپیان کرد. ئەمەش ئێمە هیجەڕینەوە بۆ پلانەکانی حکوومەت و پلانەکانی وەزارەتی کار بە دەستکاریکردنی پاشەکەوت لەو بڕەپارەکەمەی کە خاوەن پێداویستی تایبەت لە وڵاتایە وەری ئەگرێ کە بەشی هیچ ناکە عنی بەشی ئەسڵەن ڕۆژانەی کوڕە بەرپرسێک ناکە گوزەرانێکی خراپیان هەیە بڕواکە ئەگەر لەم شارەدا کۆمەڵە کەسایەتی دڵسۆز و خەمخۆر نەبێ زۆر لەوە خراپتر بوو دەمێک بوو زۆربەی زۆری خاوەن پێداویستی تایبەت کەوتبوونە سەر جادە ئەمە دڵسۆزی کۆمەڵە کەسان و لایانی سیاسیەکە هاوکارن یارمەتی دەری خاوەن پێداویستی تایبەت کەسایەتەکان لە حکوومەت دڵسۆزترن بۆیەوە بەتاکید خێرخوازێ لەم شارە خۆی تەلەفۆنەکە بۆ ڕێکخراوەکان ئەڵێ ناوی خەزانی کەم دەرامەت و خاوەن پێداویستی تایبەتم بۆ نێر هاوکاریان بکەم. حکوومەتی ژێت 150 هزارەکەیکە بە 60 و بە 90 هزار لە ساڵی 2016 5 موچە دراوە حوتی خوراوە کە 5 بە 60 هزار دینار ئەکاتە 300 هزار واتە لە ساڵی 2016 خاوەن پێداویستێکی تایبەت 300 هزاری وەرگرتوانی کە 60یان هەیە. ئەگەر کەسێ 90 هزاری هەبوو بێ 450 یەک ساڵی خاوەن پێداویستی تایبەت بە 450 هزار دینارە ڕوا بەڕێوە کرێ خانووی لێ بە چارەسەری پزیشکی لێ بکڕێ شیری مناڵی لێ بکڕێ عنی ژیان بەوە ئەڕوا بڕێوە. نازانم حکوومەت تاکەی جوابی خاوەن پێداویستی تایبەت نایەتەوە وەڵامێکی بۆ خاوەن پێداویستی تایبەت نییە. لە ساڵی 2017
سێ موچە دراوە تا ئێستا سێ موچە دراوە کە بڕەکەی 180 ئەو کەسانی کە 6,000 وەرەگرن 180,000 ئەو کەسانی کە 90,000 وەرەگرن 270,000 ئەکا ئاین نازانم چێ لەم ڕۆژەدا لەم بارودۆخە قورسەدا ژیانی بەو بڕەپارە ئەڕوا بڕێوە جا ئەگەر خاوەن پێداویستی تایبەت بێ من باسی نمونەیەکە بۆ من لەسەر نەخۆشی تالاسیمیا خێزانمان هەیە لە کفری سێ نەخۆشی تالاسیمیای هەیە ئەبێت 10 ڕۆژ جارێ سەردانی خەزخانە بکە بۆ وەرگرتنی خوێن باشە ئەم بڕەپارە کە لە ماوەی ساڵەکە ئەیتە بەشی کرێ هاتوچۆکەشێکە نایکە ئەسڵان ببوورە ئەم یاسایی کە بۆ پاشەکە و دانراوە خۆی نایاساییە ئەمریکا پاشەکەوتەکرێ بە پێی یاسا دوو کەس شمولی پاشەکەوتەکرێ کەسێک کە تەمەنی خوار 18 ساڵ بێت شمولی پاشەکەوتەکرێکە کەسێکە ببوونمە باوکی لە دەسات ئەو بڕەپارەی بۆکو ئەکرێتەوە پاشەکەوتەکرێت تا خۆی تەمەنێ بە 18 ساڵ و کەسێکیش ئەگەر ژیری لە دەستدا بێ حکومەتی هەرێم فەرمانبەر و خاوەن پێداویستی تایبەت و ئەمانەی ئەم وڵاتە دیارە بەم دوو توێژە حسابەکە لەگەڵ ڕێزم بۆ هەموو لایەک بەڵە سوپاس دەکەم دواتە گرەمەوە لای بەڕێستان ئەگەر بچینە هەولێر لای کاک هەمزە کاک هەمزە مەغدیت کاک هەمزە زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی چیتان کردووە بۆەوەی کە لە زووترین کاتدا پێداچوونەوە بکرێت بە ئەو موچەکەمەی کە ئێستا خاوەن پێداویستی تایبەتەکان لە هەرێمی کوردستان وەری دەگرن و مەسەلەی پێداچوونەوە بە لیستی موچەی خاوەن پێداویستی تایبەتەکان بەکوێ گەیشتووە بەناوی خوای گەورە سڵای خوای گەورە لە بەڕێستان و لە بینەران و میوانە بەڕێزەکان من بە تەواوی لەگەڵ خاوەن پێداویستی تایبەتەکانم ئەمە دڵنیان لەوەی کە خاوەن پێداویستی تایبەتەکان پێویستیان بەوەیە کە زیاتر خزمەت بکرێن و حکوومەت زیاتر بەدەمیانەوە بچی و ئێمەش لەگەڵەوە نەبووین کە بە هیچ شێوەک دەستکاری موچەکانیان بکرێ و ئێمە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ڕێکخراوەکان خۆیان شایەدی ئەوەن کە لە یەکەم ڕۆژی دەستکاریکردنی موچەی خاوەن پێداویستی تایبەت کە 23 ڕێکخراوی خاوەن پێداویستی تایبەت لە دیوانی وەزارەتی کار لەگەڵ جەنابی وەزیر دانیشتن جەنابی وەزیر لەگەڵ ئەوە بوو کە بە هیچ شێوەک ڕازی نابین دەستکاری موچەی خاوەن پێداویستی تایبەت بکرێ و خاوەن پێداویستی تایبەتەکان خۆیان ئەو بڕەپارە کە 150 موچەکەیان سەرەتا بڕیار بوو بیاندرێتێ ڕەفزیان کردەوە و نەیانوێز و لەو 23 ڕێکخراوە 13یان داوایان لە بەڕێز جەنابی وەزیر کرد کە ئەو پارەی ڕەت کاتەوە ئێمە وەری ناگرین تا 5 مانگ ئەو کێشەیە بەردەوام بوو و کێشەکە زۆر گەورە بوو جارشتر بەڕێز جەنابی وەزیر لەگەڵ ڕێکخراوەکانی کەمەندامان کۆبەوە خۆیان داوایان کرد کە ئەو بڕەپارەی هەیە وەری دەگرن بە هەر شێوازێک بێ بەسەر هەمویاندا دابەش بکرێ من سەرتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەگەر بین باز لە ژمارەی کە مندامان بکەینەمە لە ساڵی 2014 کاتێکە وەزارەتەمان وەرگرت بەداخەوە و ژمارە زۆرەی کە لە لیستی کە منداناندا هەبوو ژمارەیەکی یەکجار زۆر بۆ ڕێکخراوەکانی کە مندامان خۆیان شایەتی ئەوە دەن کە هاتنە لای جەنابی وەزیر باسییان لەوە کرد کە ژمارەیەکی یەکجار زۆر خەڵکەیە کەم ئەندام نییە و خراتە ناو لیستی کە مندامان ئێمە و ژمارەی کە لە بەردەستمان بوو زیاتر لە 122,000 کە مندام ناوی هەبوو کە لە ڕێی بەڕێوەبەریا گشتەکانی هەولێر و سلێمان و دووەک و گەرمیان بەدەستمان گەیشت بوو ئێمە یەکەم کاری چاکسازیمان ئەوە بوو کە ناوەکان بخەینە سیستمێکی داتایی بۆ ئەوەی بتوانین ناوی دووبارە ئەوانە دەربێنین هەر لە یەکەم پرۆژەی چاکسازیماندا کە ناوەخانمان خستە لیستی چاکسازی تواندرا نزیکەی 15,000 کە مندام کاوانەی دووبارەن یاخود ئەوانن کە ناو زانیاریان تەواو نییە تواندرا لە یەکەم مەرحەلەی چاکسازی 15,000 کەسی کە خۆی بەکەم ئەندەم دەزانی بوو بۆ میشە خۆر بەسەر کە مندامان لا بدرێ لە مەرحەلەی دووەم ئێمە ئەو پرۆسەیە کە دەستمان پێکرد لەگەر کە مندامان خۆیان بوون و ئەو لێژنانەی پێکێنرا لە هەموو شارەکان کەم ئەندامان ئەندامیان هەبوو لە لێژنەکان و تواندرا لەگەڵ وەزارەتی تەندروستی ڕێک بکەوین پرۆسەیەکدا بنین بۆ ئەوەی بتواندرێت جارێکی تر کە مندامان بدرێنەوە لێژنە پزیشکیەکان بۆ ئەوەی بتوانین کە مندامی ڕاستەقینەش بە شێوەیە کە بە دیار بخرێ بزانین چێکە مندامی ڕاستەقینەیە لەوێ ڕێکخراوەکانی کە مندامان خۆیان لەگەڵمان بوون و ڕێکخراوەکانی کە مندامان خۆیان باسییان لەو گەندەڵیە زۆرە دەکرد کە لە ناو ڕێژەی کە منداماندا هەیە ئەوە بوو لەگەڵ وەزارەتی تەندروستی پلانماندانا ئەو پلانە ئەوە بوو کە جارێککە بدرێنەوە
لێژنە پزیشکەکان و تواندرا دەست بە پرۆسەکە بکرێ هەرچەندە ئیشەکە کەمەک زەحمەتە لەبەرەوەی شار و شارۆچکان دوور بوون ئێستا تقریبن لە ناو شاری دهۆک بە هەموو شێوازەکان 100% تەواو بووە لە هەولێر تەنها سۆران مایە کەمێکی مایچکە لە ماوەی ڕابردوو دەستیان پێکرد لە چەند مانگێک ئەوان ژوا لە کۆتایین لە سنووری سلێمانیش کێشەکان تقریبن بەرەو نیهایەتی ڕۆیشتیە لە گەرمیان ئەوڕۆ لەگەر بەڕێز بەڕێوبەری گشتی چاودێری گەرمیان قسەم کرد ئەوانیش لەگەر لێژنە پزیشکەکان هەندێک گرفتیان هەبوو بەڵام دیارە پێشتر یەک ڕۆژ دادنیشتن لە دوێنێەوە بڕیاریاندا کە هەفتەی 3 ڕۆژدا بنیشن و ژمارەی کاتەکانی داوامیان زیادکەن بۆی بتوانن زۆرترین کەمەندان ببینن و زۆرترین حاڵەتی کەمەندان دەستنیشان بکەن بۆ ئەوەی ڕێژەکە بگەڕێتەوە دەستی ئەمە بۆی بتوانین کە ئەوانەی کەمەندانی ڕاستەقینن بە پێ راپۆرتی پزیشکی لە لیستی کەمەنداباندا بندرێ و ئەوانش کە بوونەتە مشەخۆر بەسەر کەمەندامانەوە ئەوانش لا بدرێن بە تاکیدژەوە پرۆسەیەکە پێویستی بەسەبرەیە دڵنیام لەوانەیە لە 2 مانگی داهاتوو لەوان کۆتایی مانگی هەشتیان سەرەتای مانگی هەشت و ئەوانە کارەکە تەواوبی و تەواوی لیستی کەمەندامان بکەوتە بەردەستمان کەوانەی کەمەندامی ڕاستەقینن جیا بکرێتەوە لەوانەیە کە بوونەتە مشەخۆر بەسەر کەمەندامان. سوپاس دەکەم دۆ ترگرێمەوە لای بەڕێستان ئەگەر بچین لای کاک عومەر لە سلێمانیەوە. کاک عومەر زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئێوە وەکو ڕێکخراوی کورتە باڵاکانی کوردستان دۆختان چۆنە لەم قەیرانەدا کە مانگانە بڕەموچەیەکی کەمتران پێدەدرێت؟ من زۆر سپاسانەکەم دەستخۆشی لە بەڕێستانەکەم بەخیرات نییە دومیانە بەڕێزەکەکەم بە تایبەتی ئێمە وەکو کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان کە ڕۆژانە ئەندامەکان ئەو کەسانی خێزاندارن ئەو کەسانی کە دەرامەتن ئەو کەسانی کە نەخۆشن سەردانی ئەماکەن بۆ پێدەویستیەکانی ڕۆژانەیان ئێمەش بە پێی تواناوەی هاوکاریان کەین هاوکاریانەکەن یان بەڕاستی هەم داواکەین لە هەندێک کەسی خوا پێداوە یان کەسی بەڕاستی وەزارەتەکان بە تایبەتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەمیشە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەمیشە دەرگای کراوە بووە بۆ ئێمە بە جۆرێ بە پشتیوانی ئێمەی کردبوو و سەرجەم خاوەن ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەتەکان بەڕاستی ئێمە زۆر گلەی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بە تایبەتی ئێمە بێ گلەی لە خۆمان بکەین پێشەوە ئێمە لە ناو ڕێکخراوەکان ململانەی خۆمانەیە بەڕاستی ململانێشەوەش کە لەلایەن خۆمانەوە بەڕاستی هەموو ڕێکخراوەکانەوە بۆتە قوربانی کەمەندامان ئێمە هەند مناسبەیەک لە جەژن و ڕەمەزانە ئێمە بەڕاستی دەنگمان بەرزەواکەین کە ئەو ڕۆژە ئەزانین لەو ڕۆژەدا خێر و بێرەیە بە تایبەتی یان کەسانی عاتفیە سێنین کەسانی دەوڵەمەندەکانە سێنین ڕوومان تێ بکەن و خێرمان پێ بکەن بە شێوەیە نەخێر ئێمە لەگەڵ ئەوەیان نەبووینە بە تایبەتی ئێمە سوپاسی هەموو دەوڵەمەندە بەڕێزەکانەکەین و لایەنە سیاسیەکانشەکەین بە تایبەتی ئێمە ڕۆژانە ئێشوازارمان هەیە بە تایبەتی ئەو کەسانێ ساکە بە تایبەتی ئێمە یان لە نەخۆشن یان پێویستیانەیە ڕۆژانە یان پێویستیان لە ژێر عیلاجان نیە خوێندنن لە پەروەردە پەرە بە خوێندنەدەن ئەمە کارێکی قورسە بە تایبەتی بەم شێوەیە ئێمە ئەگەر ڕێکخراوەکان یەک بووینایە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان گوێی لێ ماگرت من بەڕاستی وەزارەتەکان نایکەنە سەرەستای وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەڕاستی من مامۆستا محەممەد داودانی لەوەی من سێ جابینی بێم یان سەردانی کردوێ برادرشم نییە بەلایەنێکەوە ئێمە سەردانیمان کردووە دەرگای کراوە بووە میشە گوێی لەمان کردووە لە ئەنجومەنی وەزیران مناقەشەی کردووە یعنی بەرانگاری ئەوە بووەتەوە بەڕاستی کەمەندامان خاوەن پێداویستی تایبەتەکان بۆ موچیان بڕاوە بە تایبەتی من لەگەڵ ئەوەیان ساکە لەگەڵ چاکسازیە ینی کەسانەیە بەڕاستی خاوەن پێداویستی تایبەت نییە یا کەسانەیە بەڕاستی نابینان نییە یا کەمەندام نییە ئەو موچەیە وەرەگرێ یان زیاد لە 120,000 کەس بەڕاستی ساکاتە سەر 70,000 کەس بە شێوەیەک یانی بۆ مافی من بخوا بۆ مافی کەمەندامێ بخوا مافی سالە سیمایە بخوا ئێمەش لەگەڵم چاکسازیە لەگەڵم بە تایبەتی ئەم بەم شێوەیە ئێمە لەگەڵ چاکسازیەکانین بە تایبەتی من نامەیە هەموو لە کاتی ڕەمەزان و لە کاتی جەژنە ئێمە دەنگ بەرزەوەکەین ئێمە ئەمانەوێ ئەنجومەنێکی ڕێکخراوەیی بێ
ئەنجومەنەیەک بێ بەڕاستی داوا لە حکومەت هێرێمی کوردستان کەین ڕۆژێک کۆنفرانسێ بکەین داوا لە سەرۆکی حکومەت کەین سەرۆکی جێگری حکومەت کەین وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کەین جۆمان لێ بگرێ ئێمە ئازایی چۆنە ئێمە ئازایەتی هەندێک شتمانەیە هەندێک ڕێکخراوەیە عەرزەکە هەندێک ڕێکخراوەیە عەرزەکە بە هەموو شێوەیەک عەرزی خۆی کات و بەڕاستی تر مانگێ بێت مانگێک کۆ نەبێت و ئیتر خۆی تاتاکاتەوە بە شێوەیەک لە شێوەکان ئیتر خۆی خۆشەویستەکە لای خەڵکی یان بە شێوەیە خۆی خۆی بەس تایبەتی لە کاتێکا کاتی پەرلەمان بێ کاتی هەڵبژاردن بێ خۆی خۆشەویستکە بۆ هەڵبژاردن خۆی دانا بەم شێوەیە نابێ نەخێر ئێمە ساکە بە تایبەتی ساکە زۆربەی تا من پێتەڵێم کاک مامەسا حکمت بەڕاستی کاک حکمت کا حەکیم لەم کاتەدا ئێمە جۆم بە حکومەتە دەین وەڕین پارەشی لێوەبین ئەمە من بەچی جۆرێکە بێت و بەم شێوەیە یان بەڕاستی ئەو ڕێگایە بگرێ ڕێگایە تر بگرێت بەر و یان ڕێگایە تر ڕێگایە گەگرینە بەرانگاری حکومەت ببینەوە بەم شێوەیە نابێ ئێمە بەڕاستی داواکەم لەسەر جەم ڕێکخراوەکان داواکەم لە خانەقینەوە تا زاخۆ هەمومان یەک بگرین ئەگەر یەک بگرین ئێمە بەڕاستی پۆردێ دروستکەین ئەم حکومەتی بەڵێ ناکۆکیەوە بەڕێزت دەڵی پێویستە ڕێکخراوەکانی خاوەن پێویستە تایبەتەکان یەکگرتوو بن یعنی ئێستان ئێوە ناکۆکیتان لەسەر چی هەیە وەکو ڕێکخراوانە کە کاریگەری خراپی لەسەر خاوەن پێویستی تایبەتەکان دروست کردووە ناکۆکیە زانکی ململانی ئەوەیە بەڕاستی ململانی زیاتر ململانی حیزبایەتی تاسیلاتی هەیە بە تایبەتی ململانی ئەو ڕێکخراوەیە بە تایبەتیە ئەشکە هەوڵەدا بۆ خۆی بە تایبەتی چاودێرێ نییە بە سەرمانەوە بە تایبەتی ئەوایە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی چاودێر وایە بە سەرمانەوە هەر کەسێک بەڕاستی هەڵەسێت و بەڕاستی ئەڕات لەلایەنێ پارە وەرەگرێت بەڕاستی بە شێوەیەک بەناو ڕێکخراوە بێ بەناو خاوەن پێداویستی تایبەت بێ ئەمە زۆر خەتەرە من ساکە لێرەوە داوا لەسەر جەم دەوڵەمەدە بە ڕێزەکانەکەم کاکەم پارە نێن بۆ ڕێکخراوەکان بەدەستی خۆیان داوا بکەن بۆ ئەو کەسانەی کە کەمەندا من خاوەن پێداویستین با لە ڕێی خۆیانەوە بێن بیبەخشێنەوە نێگەینە دەست ڕێکخراوەکان بەم شێوەیە یان ئەمە گرنگە بە تایبەتی ساکە کا حەکیم بەڕاستی چەند پرۆژە یاسامانەیە هەچکە بۆ خۆی پرۆژە یاسا تەقدیمەکە پێشتر تەقدیمی کرد بۆ پەرلەمانی کوردستان بە تایبەتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەر ڕۆژێ ئەگەر ساکە بە تایبەتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەم شێوەیە ئێمە پرۆژەی خۆمانەیە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەقدیم کراوە یان ئەڕۆ لە هەولێر تەقدیمێکاتەوە بە شێوەیە تر تەقدیمێکاتەوە پرۆژە یاساکات یەکتری ناگرێتەوە بەم شێوەیە بە تایبەتی ئەم ڕێکخراوانە ململانی لەناو خۆمانە یەکمان وا لێکردووە هەموو خاوەن پێداویستیمان کردێتە قوربانی بەم شێوەیە دواتر گەرم وڵای بەڕێزت کاک کۆچەر سەبارەت بۆی کە پێشتر حکومت باسی لەوە کرد کە ئەوانەی کە موچیان لە 300,000 کەمتر هەیە پاشەکەوت بۆیان پاشەکەوت ناکرێت تاکو ئێستا لە ئێوە لەگەڵ حکومت ولایەنە پەیوەنددارەکان کۆنەبنەوە بۆچی ئەو بڕیاریان جێبەجێ نەکردووە کە موچەی خاوەن پێویستی تایبەتەکان ئەوەی کە زۆر بوو 150 بوو لە نێوان 100 بۆ 150,000 بوو بۆچی ئەمە بەسەر کەم خاوەن پێویستی تایبەتەکاندا چەسپێنرا دیارە ئێمە زۆر هەوڵمانداوەک و سەرجەم ڕێکخراوەکان کە سەرۆکی حکومت ببینی لە نزیکەوە گفتوگوۆی لەسەر لەگەڵا بکەین و لە بارودۆخی خاوەن پێداویستی تایبەت بزانێت چۆنە بەڵام ئێمە و دەرفەتەمان مرۆڤ خۆی کاتی نییە بمان بینێ زۆر فەرمی داواتان کردووە بەڵێ بە تەژیت چەنا جار داوامان کردووە کارمەر بۆ خۆی داوای کردووە هەموو ڕێکخراوەکان پێکەوە داوامان کردووە ئێمە داوامان کردووە نەک بە تاکە هەمومان هەنی چۆنەڵی بە ناوی هەمومانەوە داوا کراوە کە سەرۆکی حکومت تەنها خاوەن پێداویستی سلێمانینە هەموو کوردستان ببینێ باسی گرفتەکانیان کەین کە ئەم پاشەکەوتە ناکرێت بەڵام دیارە ئێمە ئامادەنیە لەگەڵ شتان دابریشیت بە تەکید هۆکارەکەی بۆچییە؟ هۆکارەکەی ئەوەیە پەراوێز خراوی هەنی خاوەن پێداویستی تایبەت لای حکومەتی هەرێم وەکو هیچ وایە ئەژینا توێژێکە کە بڵم چی نازانم ئەتوانێت ئەم توێژە
چەندێک خاوەن پێداویستی تایبەتە کەسانی سوودبەخشیشمان هەیە بۆ لە ڕێگەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و پەیامەکانتان ناگەن یاخود لە ڕێگەی ئەوانەوە مەسەلەن دیدارێک دڵنیاییەوە چەندی جار وەزیری کار بۆ خۆی وتوێتی من دانیشتم لەگەڵیا باسی خاوەن پێداویستی تایبەتم کردووە بەڵام دیارە قەناعەتیان بە قسەکانی جەنابی وەزیر نییە یان نازانم بڵێن چی لەبارەوە عنی کە خۆی حکومەتی هەرێم بڕیارێکی خۆی جێبەجێ ناکە لەم وڵاتە هیچ شتێک وەکو خۆی نەماوە نەکەس بە یاسا ئەڕوا نە بە بڕیارە ڕوا ئەوە تا حکومەتی هەرێم خۆی فەرمانی دەرکردووە هەر لە کاتی پاشەکەوتەکە کە بۆ فەرمانبەرانی کرد ئەڵێ هەر فەرمانبەرێک موچەکەی لە 300,000 بەرەو خوار بێ پاشەکەوت نایگرێتەوە بەڵام هات نەک 300,000 150,000ەکانیشی کرد بە پاشەکەوت وەکو پێشم وتی ئەو دوو جۆرە شمولی پاشەکەوتەکە ئەگەر بە یاسا بێ بەڵام لە وڵاتە نازانم پەنا بۆ چووە بەی تەنا پەرلەمان هەبوو کە دەستگایەکی شەرعی پاک خرا ئەیتە هیچ شوێنێک بێومێد بوون لە حکومەت کە بە دڵنیاییەوە لە حکومەت لە وەزارەتی کار ینی وەزارەتی کاریش هیچ دەسەڵاتێکی نەماوە بەڵام ئەوان دەتوانن چی بکەن کەنیان کردووە ینی بۆ نمونە وەزارەتی کار مەغدیر لەگەڵما ئەوان دەتوانن چی بکەن وەزارەتی کار مامۆستا محەممەد هەوڵەکانی خۆیان بە ئێمە دەڵێ ئێمە هەوڵەکانی خۆمان داوە پێمان وتون تەنانەت وەک مامۆستا کاک هەمزە باسی کرد ئێمە چەند مانگێک ڕەفزی ئەو پارەیەمان کرد کە پاشەکەوت کرابوو کە ئەو ساڵ ئەگەر دابەش کرایە 7 ملیار تەرخان کرابوو بۆ هەموو خاوەن پێداویستی تایبەتی کوردستان کە خاوەن پێداویستی تایبەت 35,000 بۆ 40,000 ئەکەوت ئێمە چەندێک ڕەتمان کردەوە وەزیری کار هەوڵیدا کە ئەو پاشەکەوتە نەگرێتەوە وەکو ئێمەش وەکو ڕێکخراوەکان ینی داکۆچیمان کە لەوەی کە ئەم پاشەکەوتە ئێمە نەگرێتەوە بەڵام دوجار حکومەت قسەکەی خۆی سەپاند و جێبەجێشی کرد و هیچ دەسەڵاتێکیشمان نەبوو یعنی ئێمە چەندێک هاوارکەین چەندێک خۆپیشاندانکەین حکومەت زۆر بێمنەتانە بەلایەوە گرنگ نییە بەلایەوە گرنگ نییە گەر بەلایەوە گرنگ وایە تا سەرۆکی حکومەت لەسەر خاوەن پێداویستی تایبەت لە 2016ەوە لە 15ەوە قسەیەکیە کرد ینی 2 ساڵ 3 ساڵە داوای دیدار دەکەن ئێوە ناتوان ببینن نەک 2 ساڵ 3 ساڵە بۆ 15 ساڵە چێ دەسە کۆبنەوەتان لەگەڵ نەکردووە نەخێر سەرۆکی حکومەت نەبیرراوەکو ڕێکخراوەکان کە دانیشتن لەگەڵیا گفتوگۆ خۆتان داواتان نەکردوێ پێشتر با داوا کراوە زۆر دواتر گرم وڵای بەرز کاک هەمزەگەر بگرێم وڵای بەڕێزتان باستان لە مەسلەی ئەو پشکنینە کرد پێشبینی دەکەن کە ئەو پشکنین خاوەن پێداویستە تایبەتەکان بە تەواو بکرێەوە پێشبینی دەکەن ڕێژەکەی چەند کەم بێتەوە کە بەڕێز 120,000 بۆ پێشتر و دوای ئەمەش ئایا خاوەن پێداویستە تایبەتەکان موچەکانیان ئاسایی دەکرێتەوە باشتر دەکرێت؟ بڵێ دیارەمەوە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە هەوڵەکانی خۆمان بەردەوام بووین کۆچەر ئاماژەی پێدا ئەمە سەرەتا لەگەرە و پارەیە نەبووین ئەو بڕ 7 ملیار دینارە کە تەرخان کرابوو بەڕێز جەنابی وەزیر چەند جارێک داکۆچی لەوە کرد کە ئەو بڕە پارەیە کەمەوە چەند جارێک دانیشتن لەگەڵ ئەنجومەنی وەزیران توانرا و پارەیە زیاد بکرێ بە هیمەتی وەزارەتی کار کە زۆر تەکیدمان کردەوە چەندەوەن باسییان لە قەیرانی دارایی دەکرد لە هەرێمی کوردستان بەڵام توانرا پارەکە بکرێتە 9 ملیار و 200 میلیۆن بۆ ئەوەی بتواندرێ بڕک ئەو هاوکاری کە دەیانرێتی زیاد بکرێ ئەوە بوو لەسەرەوە پارەکە موافقی لەسەکرا و کرا 9 ملیار و 200 میلیۆن دینار ئەوەی کە ئێمە ئێستا لە بەردەستمانە بەپێی ئەو داتانەی کە لامان بووە لەوەی کە چاکسازی کردومانیان ئەو پشکنیانەی کردومانە تا ئێستا 115 هەر نەهاتووە فۆرمەکە وەگری لە وەزارەتی کار لەو کەم ئەندامانی کە ناویان هەیە 115 نەهاتون فۆرمەکە وەربگرن یعنی دەتوانم بڵێنەوە هەر 15,000 لەوێ دیارە یان کەم ئەندام نییە یان هەر نمایە یاخود نەوێرە بستە لێژنە پزیشکیەکان هەر نهاتە تەنانەت فۆرمەکەش وەربگرێ ئەوە لەولای تا ئێستا ئەوەی کە نەتیجەش بەدەستمان گەیشتووە لە لێژنە پزیشکیەکان کەەوەی تا ئێستا تەواو بووە نزیکەی 115 لە لێژنە پزیشکیەکان هەر دەرنەچووە من بەدەیان بەڵگەم لایە نمونەم لایە کە پێشتر ڕێژەی کە مندامیەکەی 100 بووە یا 180 بووە یا 170 بووە ئێستا هەمان راپۆرتی پزیشکی 2013 170 لە راپۆرتی پزیشکی نوێی 2016 نووسرایە لا یوجد یاخود هەر ڕێژەی کە مندامەکەی 0 نووسرایە ئەوە بەدەیان و سەدان نمونەی وا کە لە بەردەستمانە ئێمە هەروەک کاک عومەریش باسی کرد بە دڵنیایەوە لە بەرژەوەندی
کەم ئەندامانی ڕاستەقینە ئەو پرۆسەیە تەواو دەبی کاتێک ڕێژەی کەم ئەندامی ڕاستەقینە بەدیارکەوت ئەو بڕەپارەی کە ئێستا تەرخان کرا لە بۆ خاوەن پێداویستی تایبەت کە بڕەکەی 9 ملیار و 200 میلیۆنە ئێستا دابش دەکرێتە زیاتر لە 107,000 کەم ئەندام ئەو کاتەگەر دابش بکرێتە سەرەوەی ئەگە بتوانین 30,000 کەم ئەندام لەو ڕێژەیە کەم بکرێتەوە بە هەمان شێوە ئەو بڕەپارەیە دابش دەکرێتە سەر ئەوان و بە دڵنیاییەوە ئەو بڕەپارەی کە ئێستا وەری دەگرن ئەگەر حکوومەتیش موچەتانەکە ئەگەر حکوومەتیش دەستکاری موچەنەکە ئەو بڕە هاوکاری کە تەرخان کرا لە بۆیان بەتاکید ڕێژەی پێدانی هاوکاریەکان بەرز دەبتەوە دوای تەواوبوونی ئەو لێژنانەی کە ئێمە هەمانە و ئێمە تەوەقع دەکەین ژمارەیەکی زۆر لەوانەی کە باسمان کرد هەر نەهاتوون و ژمارەیەکیان لە لێژنە پزیشکەکان دەرناچن ئەو کاتی دەتوانین ڕێژەی کە مندامی ڕاستەقینە بەدیار بکەوی کە لە ڕێکخراوەکان هەن من هەر لەسەر قسەکانی کاک عومەر حەزم کرد باز لەوە بکەم یعنی بەداخەوە هەندێک لە ڕێکخراوەکان بۆم زادەی سیاسی یان خۆ دەرخستنی خۆیان لە تەلەڤیزیۆن قسەی وا دەکە بوو نمونە دەڵێ ئێمە 6 ڕۆژە موچەمان وەرنەگرتووە بە پێوەی کە ئێمە چەند مانجێکە ئاگدارین کە کەمەندامان ئەگەر بڕە هاوکاریەکەشیان کەمە 28 مانجی ڕابردوو وەریانگرت ئەو جارە 30 مانجی ڕابرد وەریانگرت ینی بەردەوام لەگەر موچەی وەزارەتی کار ئەو بڕە هاوکاری کە دەدرێتە کەمەندامان ئێمە لەگەڵ یانی ڕاستە بڕەکە کەمە بەڵێ رازینین بەو بڕە بەڵام ئەوە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە و ئێمە وەکو وەزارەتکار تەنها دەتوانین بەرگریان لێ بکەین بەڵام لە کاتی خۆی دابش کرایە لە ساڵی 2017 چۆن موچەی فەرمانبەرانی وەزارەتکار دابش کرایە بە هەمان شێوە موچەی خاوەن پێداویستی تایبەتیش دابش کرایە وەک بڕەکەی خۆی کە پێشتر بڕیاری لەسەر درابوو من لەگەڵ قسەکانی کاک عومەرم بەڕاستی یعنی کاتێک باز لە چاکسازی دەکەین دەبێت خۆمان بزانین ئەو ڕێکخراوانە پێویستە خۆیان یەکگر بن خۆیان بەیەکەوە دابنیشن خۆیان بەیەکەوە بتوانن ئیجماع لەسەر شتێک بکەن چەند جار جەنابی وەزیر داوای لێکردنەوەوان بەیەکەوە بتوانن شتێک بنووسن بەیەکەوە بتوانن هاوکار بن بەیەکەوە بتوانن پرۆژەیەکیان هەبێ بەیەکەوە بتوانن قسە بکەن بۆ ئەوەی قسەکانیان ببتێ یەک شت پرۆژەکەیان ببتێ یەک شت چەند جار جەنابی وەزیر لە گەریان دانیشتێ بۆ ئەوەی بتوانن ڕەئیان وەرگن ئێمە لە هەموو لێژنەکان هەموو ڕێکخراوەکانی سلێمانی هەولێر دۆک لەگەڵمان بوون خۆمان بانگمان کردوون داوامان لێکردوون بێن ببنە ئەندام لە لێژنەکان بۆ ئەوەی لە هەموو ئەو لێژنە پشکنیانەی کە دەکرێت ئەندام بن و ئەوانیش ئاگاداری تەواوی ئەو لێژنە پزیشکیانە بن کە دەکرێت هەرچەندە لێژنە پزیشکەکان هەروەک باسم کە دێمەش پێمان ناخۆش بوو کەمە تاخیر بوو بەڵام لەبەرەوەی ئیشەکە زۆر وردە شوێنەکان زۆر دوورە هاتوچۆکردنی لێژنە پزیشکەکان کەمە ئیشەکەی تاخیر کرد بەڵام ئینشاڵڵا لە چەند مانجی داهاتوو بە دڵنیایەوە پرۆسەکە تەواو دەبی و ڕێژەی کە مندامی ڕاستەقینە بەدیار دەکەوێت بەڵێ سپاس دەکەم دواتە گەڕێمە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەرز ناوبڕێکی کورت وەردەگرین دواتە دەگەڕێنەوە لای کاک عومەر لەگەڵمان مێننەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات ڕامی 3 گیگابایتەوە میمۆری 32 گیگابایتەوە کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و موجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان
کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار هەمومان پێویستمان بە گەشتی ئیمانی و ڕۆحی هەیە سەفەرێک کە تۆز و گەردی تاوانمان لێ بتەکێنێ و لەوێچێ ئاوی بەراعەتمان پێ بنۆشێ لەگەڵ کۆمپانیای پارەزان ئامادەی ئەو گەشتە ئیمانی و ڕۆحیە بە بۆ مەکەی پیرۆز و مەدینەی منەوەرە بە سەرپەرشتی حاجی ئامانج و کەسانی شارەزا و ڕێبەرانی ئەزموندار لێرەوە پێتان ڕاگەێنین هاوکارتانە بین گەشتی عومرە بکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بۆ ئەوەی سکوونەتی ڕۆحتان بەرنەبن دیوارەکانی کەعبەی پیرۆز و دڵی گەرمتان بە ئاوی زەمزەم لە ئێوارانی ڕەمەزاندا فێنک بکەنەوە. گەشتەکانی کۆمپانیای پارەزان بەم شێوەیە بێت 15 ڕۆژی سەرەتای ڕەمەزان 15 ڕۆژی کۆتایی ڕەمەزان سەر لە بەری مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ خزمەتگوزاریەکانی وەک دابینکردنی ڤیزا و بلیتی فڕۆکە بۆ وڵاتانی جیهان کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار کۆمپانیای پارەزان کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاومەرە گەر بڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بە کاریگەری ئەم کەمی موچەیە لەسەر خاوەن پێراویستیە تایبەتەکان تا ئێستا چ کاریگەریەکە لەسەر ئەوانەی کە کرێچین وە لەسەر مەسلەی ڕێژەی جیابوونەوەی هاوسەران لە خاوەن پێراویستی تایبەتەکان و لەسەر مەسلەی واسێنان لە خوێندن ئەم حاڵەتانە لای ئێوە بەدیکراوە؟ بەڵێ دواتر دەگەڕێنەوە لای کاومەر دیارە دەنگی ئێمە باش ناگاتە لای کاومەر کا کۆچەر سەبارەت بە و پشکنینە تا چەندێک پێویستە ئەو پشکنینەی کە ئێستا وەزارەتی کاروباری کۆمەڵاتی لە خۆناغی کۆتاییدا بۆ مەسەلەی لیستی موچەی کەم ئەندامان پێویستە بۆی کە چاکسازی بکرێت وە ئەوەی کە ئەندامی ناڕاستەقینە لەم لیستە دەربهێنرێت و ژیانی کەم ئەندامان خۆشتر بکرێت. ئێمە هەموو ڕێکخراوەکان لەگەڵ چاکسازی داین بەڵام حکوومەتی هەرێم لە پێش چوە لە بەرزەکان و چاکسازی بکردا ئەنجا بەهاتایەتەوە بۆ خوارەوە دیارە باسی کەسانی ناشایستاکە لە لیسی چێ دایناونەوە کەسانە هەشت ڕێکخراوە هیچ سەرۆکی ڕێکخراوێک ناتوانێت یەک کەس بکات بە خاوەن پێداویستی تایبەت چێ دایناوە چێ دایناوە من لە خۆیان نەپرسم چێ دانراوە دوای ئەوەش حکوومەت بۆ خۆی دایناوان حیزب بەتەئکید ئەوە ئیشی حیزبە ئێمە ئەم لیژنێ پزیشکێت کۆتاییشی پێ بێ هیچ ئومێدێکمان پێ نییە دڵنیاشم چونکە وەک باسم کرد لە هەموو کابینێکی نوێ حکوومەتە خاوەن پێداویستی تایبەت سەر لە نێدرێتەوە بە لیژنە هەر وەزیرێکی کار دا ئەمەزرێت لە وەزارەتە پێشتر چاکسازی هەبووە لە لیستی موچە بەتەئکید لە کابینەی پێشوشە دیسان لیژنەی پزیشکی کرایەوە بۆ سەرجەم خاوەن پێداویستی تایبەت ئەو جاران کرا لە یەکی 2012 فەرمان دەرچووە کار خاوەن پێداویستیی تایبەت لیژنەی پزیشکی بینێ و ڕێژەکەی لە 100 بوو موچەکەی بێەوە 250 و بە پلەبەندی بێتە خوارەوە ئەگەر بێتە سەر ئەو قەزەیە ئەو فەرمانە جێبەجێکەکەن حکوومەتی هەرێم ئەو پارەشی ئەو بڕپارە موچەیەش قەرزارە بەڵام بۆ سڕینەوەی ئەوەش دیسان هاتن لیژنەیەکی کەیان دروست کرد و دیسان خاوەن پێداویستی تایبەت برێتەوە بە لیژنە یعنی من ئەوەی بەلامەوە سەیرا هەموو کابینێکی نوێ ئەبێ خاوەن پێداویستی تایبەت برێتەوە بە لیژنە وەکو پارە موچەکەیان ئەمەنە زۆر بێت هەموو کەسی هەوڵی بۆ با خۆی کا بە خاوەن پێداویستی تایبەت دەبووە لە لیستی ترەوە دەستی پێکرد بێ بە دڵنیایی بەڵام ئێوەش لەگەڵ ئەوەش دانین کە ئەو لیستە پاک بکرێتەوە ئێمە لەگەڵ چاکسازیان لە هەموو وڵاتە بەڵام
بە پلەبەندی لەسەرەوە دەست پێ بکات بۆ خوارەوانێ جارە نەیە لە خوارەوە لە 150,000 شەلل دەماخێت تا لاسیمیایە کورتەباڵایە نابینایەک کەم کاتەوە کە ڕۆژانە بە ڕۆژانە تووشی گرفت و ناڕەحەتی و ژیانێکی قورسە بن. سپاس دەکەم دەگەر بچینەوە لای کاک عومەر. کاک عومەر سەبارەت بە مەسەلەی کاریگەری ئەم موچەیە ئەوەندەی کە بەڕەسەن سەرۆکی ڕێکخراوەکن خاوەن پێداویستی تایبەتن چیرۆکێکی کاریگەرتان لایە کە کاریگەری ئەم کەمی موچەیە بەسەر خاوەن پێداویستی تایبەتەکانەوە بێت لە مەسەلەی ئەوانەی کە کرێچین و هیچ کاریگەرێکی بوو لەسەر جیابوونەوەیان و لەسەر مەسەلەی واسینان لە خوێندن لە ناو ئەو توێژە؟ بەڵ دیارە دووبارە داولبوون لە کاک عومەر دەکەین. ئەگەر بچینەوە هەورێت لای کاک هەمزە. کاک هەمزە سەبارەت بە جیاوازی ئەم جارەی چاکسازی کە لە لیستی کەمەندامان دەکرێت لەگەڵ جیاوازەکان لەگەڵ ڕابردوو چییەوە ئێوە دڵنیان کە دوای ئەم چاکسازیە مەسەلەی موچەی خاوەن پێداویستی تایبەت دەستکاری دەکرێت و بڕەکەی زیاد دەکرێت؟ بەڵێ من لەگەر قسەکانی کاک کۆچەرم بەڕاستی یعنی ئێمەش دڵنیاین کە لەوانەیە خەڵکانێکی زۆر هەن لە تووشی ئازار و ئەشکەنجە و ناخۆشی دەبن بەڵام بەپێی سیستەمی هەموو وڵاتان لە هەموو وڵاتان بنکەی دیاریکردنی ڕێژەی کەمەندامی هەیە و کەمەندامان هەموو ساڵ لە کاتی خۆی لە شوێنی خۆی دەتی جارێککە راپۆرتی پزیشکی نوێ دەهێنێتەوە بۆ ئەوەی بزانی ئایا کەسێک نابینایە یا نابیستە ئایا چارەسەر بوو ئایا عیلاج کرایە ئایان هەرکەم ئەندام ماوە یاخود چارەسەری وەرگرتیە ئەو لە هەموو وڵاتانێ بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە نەبووە چەند ئێمە لە سەرەتاوە کۆزارت کرداوەمان کرد کە بنکەیەک دابمەزرێکە مەرکەز تەشخیص العەوەقە بەپێ ئەو سیستەمەی کە هەیە بەڵام لەبەر قەیرانی دارایی نەتوان دابمەزرێ ئەوەی کە ئێمە وەکو پرۆژەی چاکسازی لەبەردەستمانە من بە ژمارە قسەم کردیە بە داتا قسەم کردیە دەڵێن بڵێ لە 15 هەر نەهاتیە فۆرمی کەم ئەندامی وەگری دیارە کەم ئەندام نییە و بەپێ ئەو سیستەمەی کە لە بەردەستمانەوە ئەو بەڵگانەی لە بەردەستمانە 15 هەر دەرنەچووە دیارە کەم ئەندام نییە. ئێمە کاتێک باز لە مشەخۆری کەمەندامەکەن مەبەستمانەوانەیە ڕێکخراوەکان خۆیان هاتوون کاک عومەر شاهدی ئەوەیە کە هاتوونە لای جەنابی وەزیر باسییان لەوە کردیەکە هەتا لە ناو کورتە باڵاکان کە بە فوتە قیاس دیاری دەکرێت بە سەدان کەسی تێدا بۆ کورتە باڵا نەبووە خۆی خسانتە ناو پرۆسەیتر لە هەر ڕێگایەک بی بەواستەی حزبی بی یاخود بەواستەی هەر شتێکی تربی پێشتر کرایە ئێمە وەک کاتێک وەزارەتی کارمان وەرگرت بەڵێنمان بەو خەڵکەدا بوو کە دەنگمان بداتێ ئێمە لە سنووری کاری خۆمان چاکسازی دەکەین من ناتوانم بڵێم بۆ وەزارەتی فران کە موچەکەی ئەوەندەیە چاکسازی ناکە بۆ وەزارەتی فران نایکە ئێمە وەکو وەزارەتی کار ئەوەی لەبەردەستمانە لە سنووری کاری خۆمان پێمان وایە پێویستە چاکسازی بکەین گەندەڵی هەر گەندەڵی ئەگەر بچووک بی ئەگەر گەورە بی تۆ کاتێک ئەگەر لە بچووکەوە دەست پێنەکەی ڕێگری لە دزینی یەک دەبە نەفت نەکەی کە ئەوڕۆ دەدەزرێ سبەینی هەر ئەو کەسەیە فێرە دەبە نەفتەکە بووە بەیانی و دوو بەیانی کە دەستە دەسەڵات زیاتری لە بەردەستەوە بە تەنکەر نفتی ئەو وڵاتە دەدزێ من دڵنیام لەوە ئەبێ ئێمە سیستم دابمەزرێن ئێمە وەک وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەوەی لە بەردەستمان بووە ئیشمان لەسەری کردیەوە ئەو ناوانەی کە لە بەردەستمان بۆ خستوتمانە چاکسازی و ئێمە دڵنیاین ئەو ژمارە زۆرەی کە 122,000 پێشتر کە ئێمە وەکو وەزارەت وەرمانگرت ئەو ژمارەیە زۆر کەم دەکرێتەوە کە تەوەقع دەکەین لە مابینی 70 تا 80,000 کەمەندام بینێتەوە و ئەو بڕاوکاری هەیە بتواندرێت دابش بکرێت من لەگەڵ قسەکانی کاکۆچەرم بڵێ بەپێی یاسای ساڵی 2011 و یاسایی کە باس لە ماف و امتیازاتی خاوەن پێداویستی تایبەت دەکا لەوێوە باس لە ڕێژەی کەمەندامی دەکاوە پێویستە هاوکاری کەم ئەندامان و خاوەن پێداویستی تایبەت لەسەر ڕێژەی کەم ئەندامیەکەی بینەک هەمویان وەکو یەکوەریگرن بەڵام ئەمە چەند جار داوامان کردێ لە ڕێی ئەنجومەنی وەزیرانەوە لەبەرەوەی پەرلەمان تووشی ئەو حاڵەتە هاتووە ئەنجومەنی وەزیران بە حاڵەتێکی استثناییش دەکا و بڕیارەکان بەبێ پەرلەمان دەردەچی و دەستکاری موچە دەکرێت بەبێ بڕیاری پەرلەمان ئەوانە کۆمەڵێک شتن کە بڕیاری ئەنجومەنی وەزیرانن ئێمە وەکو وەزارەتی کار لە سنووری خۆمان دەتوانین بەڵێ زۆر باشە کاتمان کەمەوەگە سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە خاوەن پێداویستی تایبەتی نوێ کەی دەست بە ناونووسیان دەکردن ئەوەی ڕەنگە خاوەن پێداویستی نوێ پەیدا بوو بێت و سەبارەت بە موچەی چاودێری خێزانیش ئایا کەی دەست دەکرێت و بە دابشکردنی موچەکانیان کە ماوەیەکی زۆرە ڕاگیراوە. بەڵێ سەبارەت بە کەمەندام و خاوەن پێداویستی نوێ دیارە لە 2013ەوە
وەزارەتی دارایی بە بڕیارێکی خۆی بە هیچ شێوەیەک موافقی لەسەر کەم ئەندامی نوێ نەکردیە، بەڵام ئێمە بڕیاری ئەنجومەنی وەزیرانمان وەرگرتیەوە داوامان لێکردن دوای تەواوبوونی پرۆسەی چاکسازی کە ئێمە ناوەکان ڕادەگەێنن دەبێ ئەو ناوە نوێیانەش ئەو کەم ئەندامانەی کە لە 2013ەوە کەم ئەندام بوون یاخود تازە کەم ئەندام بوون یاخود کەم ئەندام و نەنووسراون کاتێک دەدرێنەوە لێژنە پزیشکەکان بە ڕێژەی کەم ئەندامیان لە بۆ حساب دەکرێت بەدڵنیە دوای تەواوبوونی ئەو پرۆسەیە ناوی ئەوانی ژوە دەگیرێ و دەخرێتە لستێکی تایبەت و وەزارەتی دارایی بەڵێنی دایە کە موافقەیان لەسەر بکە. سەبارەت بە چاودێری خێزان دیارە هەمومانەوە دەزانین لە وڵاتەکە ئێمە بەداخەوە دەڵێن بەداخەوە ینی گەندەڵیەکان سنوورێکی یەکجار خۆی تێپەڕاند بوو ئەو ژمارە زۆرەی کە 1,000 کەس بە ناوی چاودێری خێزان موچەی وەردەگرت 23,000 کەس بە ناوی موچەی تایبەت وەری دەگرت موچە تایبەتەکان بەداخەوە لە بارەگای حزبی تەوزیع دەکرا لە موچێ دانرا بوو چاودێری خێزان ئێمە ژمارەکە یەکجار زۆر بوو بەڵام ئێمە ئێستا لە ڕێی بانکی دەوریەوە لە سەرخەتین و هەولێر و دەوروبەریمان تەواو کردووە سەردانی یەکەیەکە ئەو مارە هەژارانە بەڵام لە ئێستادا نارێم فران ڕۆژ دەتوانین پارەکان. سپاس دەکەم کاومەرگەر بڕێن و لای بەڕستان ببوورە سەبارەت بە مەسلەی ئەم کەمی موچێت کاریگەریەکی لەسەر خاوەن پێداویستە تایبەتەکان و ڕێکخراوەکەی ئێوە دروست کردووە ئایا کاریگەریە بوو لەسەر مەسلەی جیابوونەوە لەسەر مەسلەی واسینان لە خوێندن منداڵی خاوەن پێداویستی تایبەت؟ حکومت مافیەمە ناخوات جەنابتان مافیەمەت خوارد لە جەناب دەکەین بۆی گرفتەوە بوو فەرموو. بەڵێ بە تایبەتی بڵێ کە کاریگەری کەوتەتە سەر کورتە باڵاکات بە تایبەتی خاوەن پێداویستە تایبەتەکان لە هەموو ڕوویەکەوە بە تایبەتی ئەو کەسانەی کەساکە زەواجیان کردووە ئەو کەسانی کە پەرە بە خوێندنەدا ئەو کەسانی کەساکە بەڕاستی لە ڕووی خوێندنەوە ساکە کە کاریگەریان لەسەرە توانای ئەویان نییە ڕۆژانە پەرە بە خوێندن بدەن یان لە جامیعەکانە یان لە مەحەدەکانە بە تایبەتی ڕێگریانەیە ئێمە هەر داوای موچاکەین ئێمە ساکە لە ڕووی بەڕاستی داخلیەکانە لە داخلیەکانە لە مەکتەبەکانە لە زانکۆکانە کێشەمانەیە لە ڕووی ڕێگاوبانەوە بە تایبەتی ئەو ڕێگاوبانانە کە ڕەمپەیان بۆ بکرێ بەڕاستی ئەو بینانە کە ساکە مەسعەدەیان بۆ بکرێت بە شێوەیە ڕێکاراسانی بکرێ بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان ساکە لە ڕەسیفەکانی ساکە لە بازار ڕۆی بە تایبەتی بۆ کەسی ساغ نابێ بۆ کەسی خاوەن پێداویستی تایبەت ڕەچاوی ئەوە نەکراوە بەڕاستی ئێمە هەر داوای موچە بکەین لەم کاتەیان لەم کاتەدا نابێ ئێمە لە هەموو بوارەکانە داوا بکەین سا لە ڕووی تەندروستیەوە بەڵێ سەبارەت بە ڕێژەی هەڵوەشانەوەی خێزان لە ناو خاوەن پێداویستی بە تایبەتی بەڵێ هیچ ئامارێکتان لایە؟ ڕۆژانە بەڵێ ڕۆژانە زیادەکە ساکە بە تایبەتی ڕۆژانە زیادەکە لەم مودەیە زیاد لە 100 کەس خاوەن پێداویستی تایبەت بە عامەوە بە کشتی بەڵێ دیارە داوای لەبوون لە کاومەر دەکەین دووبارە کا کۆچەر سەبارەت بە مەسلەی ئەوەی کە ئێوە داوای هاوکاریتان کردبوو وەکو خاوەن پێداویستە تایبەتەکان لە سەرمایهداران هیچ کەمپینێکی تازە بەڕێوەیە بۆ هاوکاریکردنی خاوەن پێداویستە نەخێر وەکو ڕێکخراوەکان هیچ ڕێکخراوێک کەمپینی نەکردووە تەنها لە مانگی ڕەمەزاندا وەکو هەموو ساڵانی ڕابردوو داوا لە سەرمایهدار و خێرخوازەکانەکەین خۆیان سەردانی ڕێکخراو و کۆمەڵەکان بکەن ئێمە ئەتوانین ئەو خێزانانەی کە بارودۆخیان زۆر خراپە و لە وەزعی گوزەرانێکی خراپدا دەژین سەردانیان بکەن بۆ خۆیان بە چای خۆیان ببینن و هاوکاریان بکەن ئێمە تەنها وەکو ڕێکخراوەکان وەسیلەیەکە بین لەوەی کە دەنجی ئەو خێزانە کەم دەرامەت و هەژارانی کە خاوەن پێداویستی تایبەتیان هەیە بگەێنین. بەڵێ سوپاس دەکەم ئەگەر کاک عومەر لەگەڵمان مابێت بەڵ داوای لەبوون لە کاومەر دەکەین بەڵێ زۆر سوپاس بۆ میوانەکانمان بەڵێ کاومەر دواوتە زۆر بە کورتی ئەگەر شتێکتان مابێت داواکاریێک و خاوەن پێداویستە تایبەتەکان فەرموو. داوتەمەوەیە بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان هیوادارم ئەنجومەنی وەزیران کۆبنەوەیەکمان بۆ ڕێکخا بۆ سەرجەم ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەتەکان بە شێوەیەکە لەو ڕۆژەدا ناوی بنات کۆبنەوەی ئەنجومەنی خاوەن پێداویستی تایبەتەکان
جۆمان لێ بگرێ بە تایبەتی ئەو کەسانەی ساکە لە زروفێکی خراپدان بە تایبەتی خاوەن پێداویستی تایبەت ئێمە سەرۆکی حکومەت بە سەرۆکی خۆمان ێزانین جێگری حکومەت بە سەرۆکی خۆمان ێزانین وەزارەتە کاروباری کۆمەڵایەتی بە تایبەتی ئەمە شەکەمە سەر باڵی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەگەر ئەنجومەنی وەزیران بۆمان ڕێکخات لە ئەنجومەنی وەزیران کۆبنەوەیەکمان بۆ سازدا بۆ سەرجەم ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەتەکان ئەینجاکە لەوێ بەڕاستی دەرەکەوێت بزان ڕێکخراوە خاوەن پێداویستەکان چیانەوێ بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە پێویستیان ڕۆژانە پێویستیان بە چییە یعنی بڕی 600 دینار بەشی ژیانی ناکات ژیانی دابین ناکە ئەو کەسانی کرێت چییە یان ئەو کەسانی لە ژێر عیلاجان ئەو کەسانی ساکە بە تایبەتی ڕۆژانە خۆتان دەزانن ڕۆژانە پێویستی بە ژیانە پێویستی بە مەسرەفە پێویستی مناڵی هەیە کەسی خاوەن پێداویستی تایبەت هەیە لە ژێر عیلاجایە ناتوانێت ینی حەپ و دەواکڕێ یانی بۆ یەکە داواکەم لەسەر جەمە لایەنەکان خوا پێداوەکان بەڕاستی ئەوەی بۆیان نەکرێت لە ڕێی ڕێکخراوەکانەوە یان نەگەینە ئێمە بیانە ناسیێن نێو ماڵانایە ئەو کەسانایە کە مستاقن و نەگەێتە بە شێوەیەک ببێتە پشتی ئێمە بە هەموو لایەنێکەوە ئێمە بۆ یەکە داوات لەسەر جەم ڕێکخراوە خاوەن پێداویستیەکانەکەم ململانێش بەسە لە ناو خۆیانە بە تایبەتی بۆ بەرژەوەندی با ئیش نەکەین و بۆ بەرژەوەندی خۆمان کار نەکەین لێرەوە ئێمەش چەنە ڕخنە لە حکوومەتەگرین با ڕخنە لە خۆمانش بگرین بە تایبەتی هەندێک ڕێکخراوەیە بۆ بەرژەوەندی خۆی بۆ گیرفانی خۆی هەوڵەدا کامەر زۆر بە کورتی وتە دەرەجەی جیابوونەوە 100 حاڵەت تۆمارکراو زۆر بە کورتی کاتمان نەماوە بەڵێ سەد خاوەن پێداویستی تایبەت بە عقاب جیابووەتەوە ئەوش توانای ئەوەیان نەبووە لە کرێچیا بوونە و توانایەوان نەبووە ڕۆینەتە سەر ماڵ و کەس و کاری خۆیان بەڕاستی جواز ئینەکەیان هەڵوەشارێتەوە بەڕاستی لا هەموو شتەکانیان هەڵوەشارێتەوە بە شێوەیەک نەگەینێتە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز عومەر جەبار سەرۆکی کۆمەڵی کوتەباڵەکانی کوردستان کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی هەروە بەڕێز کۆچەر کەریم سەرۆکی لەقی سلێمانی کۆمەڵی تالاسیمە کە لە سلێمانیەوە لەگەڵمان هەروە زۆر بەڕێز هەمزە مەغدید بەڕێوەبەری ڕاگەیاندنی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە لەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارنم خواتان لەگەڵ